صباح الخير بالهاجي هندوين تماشوانو گذارین من هجا ساعت 7 صبحیه دما پایتخت الهولری وقت میمه چندین بابتو مجاران به هفدور بشوپینن بالا بشن سر دو تورین گرگ بالکی شو خوش سر وی صبحه هروها جبلی چندین بابتو مجارن بچو کوهور کم آواده کنه درجه هیا و دمش مرده امی به هفدور در باس بکن دمکیه می بالا بشن سر روشا سقای نرخ درافین بیانی دنوا بازارن هرما کردستان ده هروها یک جوان بابتن کمی بدنا بحث کرن او جید سر زنامکیه کوف چندین سالش تمنی خاطر خانگریش با کم کرنه هنچتن کودلیوی دخوازه و جا اوتش چنه امی دور زانبن وقت میجی می بکردن و چه که دست بکن کرم کن تورکه قاچاقچیان و هروها سخت کاریه لسلیمانی هاتا اشکره کرن و وزارت دارایی و عبوری حکومت هرما کردستان راگهان که لسینور پارێزگەها سلێمانیە کاری بوون کو تۆرەکە قاچاقچیان و سەختەکاریە ئاشکرە بکەن سەدان ملیۆن دینار زیان بە دارایی گشتیژی گەهاندنە دە ڕوونکردنەوەیەکێدا یا وەزارەتە دارایی کو وێنەیەکەوێنە گەهایە دەستێ کوردستان 24 ئاماژە بۆ یەکێدانە کو هەڤاهەنگێکە تەمامی دنابەرە دادگە و ڕێڤەبرایەتیە چاودێری و پشکنینە دارایی سەر بۆ وەزارەتە دارایی و ئابووری و داخوازێ گشتی هەیە هەروەهاش بۆ کولی سەر vêkeyse و dozê kar bikin ev dose û girtinebera rêgeyên yasayî û kargerî jê re pêwîst e. Hikûmeta Herêma Kurdistanê biryara lêxweşbûn ji bacên kompaniyayan helweşand. Kemal Wertî rêveberê giştiyê bacan û herwiha xanûberan ji Herêma Kurdistanê ku di Herêma Kurdistanê de ji Kurdistan 24 ragihan ku rêxistina bac yekek ji wan bernameyên kabîneya nûyema hikûmeta Herêma Kurdistanê û temamî ew kompanyayên ku ji vê biryarê ketibûne ber helwişand ew lêxweşbûn ji bac û hatine agedarkirin da ku bacên xwe bigihîn. راگهانجی کو زیاتر ji 100 kompanî ji bernedana bacê hatine şandin ji bo dadgeh û çend kompanî jî hatine sezadan. Enekese di danûstandinên opozisyona Sûriyê de hate dûrxistin û Mihemed İsmaîl endamê desteya serokayetiya Enekese ji Kurdistan 24 ragihan ku biryara dûrxistina nûnerê me an ku nûnerê me ji danûstandinên opozisyona Sûriyê biryara serokê İslamiya opozisyona Sûriyê هەروەها دەستەیە سیاسیە ئەتیلافê و دەستەیە سەرۆکایەتیە ئەتیلافê jî ئاگادار نەکردنە لەسەر vê biryayê ئاماژە بۆ یەکێژیدا ku Enekese vê biryarê qebûl nake û nameyek divê derbarê de ji bo serokê îtîlafa opozisyona Sûriyê şandine û herwiha Amerîkî jî ji vî karî agadar kirine. سردان وزیر دروی ایرانیش با آلمانیا هات هلوشاندن و بریار بو کو ایران محمد جواد ظریف وزیر دروی ایرانی سردان برلین بکوج گل وزیر دروی آلمانیا و بریتانیا فرانسا بجبال بله جبرج سداردانا نوید افکاری قهرمان زورانبازی سردان وزیر دروی ایرانیش با آلمانیا هات پاشخستن آنکو هلوشای و برین هاجی دونالد ترامپ سروکه ولایت نیگرتین امریکا داخواست جیرانی کربو کو نوید افکاری قهرمان زورانبازی لسیداره ندن. اسرائیل جبو هیام سه هفتهان قدغه چونو هاتنه یا سرتاسری راگهاند. حکومت اسرائیل بریاردا جبر زده بونا هجمارة تشوين كورونا حتى سه هفتهان دن هاتو تشول سرتاسره وی ولاتی قدغه بکو اف بریاجی جروجاینه و تجیب جی کرن. هروها لگور و بریارجی لفگرو تفو یا سینور دروی آنکو در کتنه هفلاتیان جیج مالن خواه تنه 500 متر دبه یعنی زیده 500 متری چنه به هفلاتیش برداری مال خواه دور بخن لدمه که ده که خوب پیشاندان برفره لدیجی نتانیاهو لإسرائیل بروده چن.
کورتای ئەمە بسەر هەفتەهات نەهاژوێ باڵێ بکشێن سەرم جارە کود و دەستپێکە دەم ئاماژە پێدایز لەمەکە نێزیکی 20 ساڵانژێ تەمانێ خەتەرخان کریەش بۆ کۆمکردە هەین تشتان چییە من هازان من کەرم کرد. هەوڵاتیەکی لە هەولێرێ هەیەمە 20 ساڵانە کەلوپەلێن دیرۆکیەن کەڤرێن کوردەواری ژە خانەقینە حتا زاخۆ و لێبەلێ ژە هەموو پارچەیەن کوردستانێژی کۆمکردنەوە و دمالەکێدا هەلگرتنە و هلاندنە ئەڤ هەوڵاتی بەحساوێکێتکە کوژ هەر جەیەکی بابەتێکە کەلەپوری یان دیرۆکی بەرچاویوی کەتبێ ئەڤی بخۆ کریە و هەڵگرتیە. داخوازی تکە کو ئەف جهێکونها ئەف هەموو بابەتێن خۆتێدا کۆمکردنە ببە بەشێک ژە دیرۆکە کوردی و هەروەها کردستین ناڤاوێژیش بۆ میوانên هەولێرێ ئەنکو کوردستانێ بێنە ناساندن وێجەکان بەبدورە سەردانەوی جی بکن پاشێ بدرێژاهی لەسەر باخبن. یەکێک لە کۆنترین کەرەستە مێژوویەکانم پێنیشان دەدات کە سەلەی کۆنی حەمام بووە لە ساڵەکانی 1920. کەریم شێخانی نیوەی تەمەنی خۆی بۆ کۆکردنەوەی ئەم کەلوپەلانە تەرخان کردووە. مانجاڵێک نیشانەدات کە هیچ سەردەمی جوولەکەکان بووە لە هەولێر. کەریم باسیەوە دەکا لە هەر شوێنێکی کوردستان کەلوپەلێکی کوردەواری یان کۆنی دیت بێتەوە بە هەر جۆرێک و شێوازێک بێت لە خاوەنەکەی وەرگرتووە یان کڕیوێتی تا بەم جۆرە لەم شوێنە کۆیان دەکاتەوە. ئەوەش یەکێکە لە کۆنترین ڕادیۆکانی سەردەمی بەریتانیەکان. کەریم لەو بڕوادە کەلوپەلە کۆنەکان بە کۆکراوی لە ماڵێکی بەم جۆرە مێژووی نەتەوە وڵاتێک نیشان دەدات. کۆکردنەوەی ئەو شتانە لە شەڕێک کەمتر نییە کە تۆ لەگەر دوشمنێکدا دەکەی. لەبەر ئەوەی خەلکەکە زۆر بیر و باوەڕی وان نییە کە ئەو شتە بەهای مابێت. تۆ کە دەسی ئەو شتانە دەکڕی لە خەڵکێک هەندێکیان واتێ دەگەن کە بەهای زۆر زۆرە و نابی پێتی بدا. یعنی کە تۆ ڕکابەری شتێک دەکەی ئللا ئەو شتە پێویستە ئەو کاتە و خۆی داوێتە بابرێم سەر پشتێ و دەیهوێ بەوە پارێکی باشی بەدەستکەویتن. زۆر بە ئازاب کۆم کردێتەوە. ینی بەڕاستی دەتوانم برێم خوێنی خۆم بێرە خواردیتەوە. ئەمن زەوی خۆم فرۆشتیە فیسەبیلی کۆکردنەوەی ئەو کەلوپەلانە. لە ماڵ و مندارم هەندێکە بوراوم لە هەندێشت فیسەبیلی کۆکردنەوەی ئەو کەلوپەلانە. لە خۆشم بوراوم ینی هەندێک جارەوە بە بۆ هۆکاری پەیداکردنی هەندێک کەلوپەل چوومە شوێنی واکە ینی بەرم بەڕاستی پێم لەو حالەتەدا زروفێکی باش نەبووە. یان بابرێم لە ئەو زروفەی کە کۆڕۆنا بەسەردا هات و ئەوانە و نەبوونی کرێی ئێرە و نەبوونی پارەی ئێرە و نەبوونی پاکڕاگرتنیان چونچە ئەو کەلوپەلانە خۆی لە خۆیدا زۆر بە ئاسانی هەر ناگیرێن. زۆرەکانی مافور و لا کێشە و بەڕا جیان لەوەی بەشێکیان بە ئاوریشم دروستکراوە و نرخیان گران بەهەیە نەخشوونیگارەکانی شاهدی بۆ کاری دەستی و چیرۆکەکانی دەدەن. شاهین ماوەی 7 ساڵە لەم شوێنە هاوکارە بۆ کۆکردنەوەی کەلوپەلە مێژوویەکان. ئەو باسی یەک بە یەکی گلیم و مافورەکان لەناو کورد دەکات و ئاماژەش بۆوە دەکا هەڵگرتن و پاراستنی هەریک لەوانە ئەرکی چەندە قورسە و چۆن لە نەمان دەیان پارێزێ. دەوامی ئێمە ئێرە خاوێن نەکەینەوە ئەشیاکان لەسەر جێ خۆیان نەبین و ئاڵوگۆڕیان نەکەین بۆی هەیە کە لە کەمترین ماوەدا کرم لێ بدرێت بیۆکە لێ بدرێت جەنەوەراتی گچکۆکە حەشەراتی گچکۆکە دێنە ناوێتی خۆ نامێنێت تەواو لە بینی دەبن کاولی دەکەن. دەبێت ئێمە بەپێی ئەوەی کە چەندە بەپێی ڤەرزەکانە دەبینی پاییزە زستانە کەلوپەلێک پێویستە لە حەوشە لای ببێت لە دەری بێنیتەوە ژوورە باران لێ نەدرێت بەفر لێ نەدرێت یا دەبینی هاوینە دەبێت لە شوێنێکدا خراو نێبێت کە هەوا بۆی ناچێت یا گەرمای لێ دەدرێت کرم لێ دەدرێت دەبێت بینی نەدەرێت. هەڵگرتن و کۆکردنەوەی هەرێک لەم کەلوپەلانە جیا لەوەی کاتی تایبەتی ویستووە گەنجینەیەکی سەر بە مۆریشە بۆ کوردستان. هەرێک لەوانە شێوازەکانی ژیان لە کوردستان لە سەردەمە زۆر بە زۆرەکان بە جوانی نیشان دەدا. پاراستنی هەریەک لەم کەلوپەلانە جیا لەوەی دەبێتە مێژوویەکی کۆکراوە بۆ کورد لە هەمان کاتیشدا لە ڕووی مێژووی شوێنەواری دەکرێت ببێتە سەرچاوەیەکی داهات و گەشتیاریش. هێرۆ مەولودی کوردستان 24 هەولێر. وجه بدر الاستوديو دا كم زيادة تربالة بكشنا لسر كم كرنافان كلوپەلەین
کلتوریین کەلەپوریین کەڤنەوارن کوردی و تەمەنێوانایە هەری کەڤن دەگەرە بۆ خاصیویە هەری تازەژی کەنگی چێویە و چاوا چێویە دگەل برێز کەریم شێخانی و بخوا خۆی گەنجینەیەکە ژڤان کەلوپولێن کەڤن وانی باش زۆر بەخێر ماوەستا ڕۆژ باش ڕۆژ باش زۆر بەخێر بەهات سەیرم کرد سەری ئەو شتم کرد گوتم بەخۆیە بە شتێک دەچی ئی خانمان بێ شتی خۆمان دەناسین ها هەرچەند قەدی بەشتی خۆمان دەناسین بەێ ئەوە تاسەی حەمامی بازاری زمانی بەرەیە بەێ خانمان پێی دەچونە حەمامی ناو بازار نەکبرێم حەمامی ماڵەیەوە سابوون و شەو و لیفکە و ئەو شتانێکە قابلی تەربوونن لەناو ئەوانیان دادەناو ئەوزە هەندێک تاسە لەوانە لە خانمانی بابرێم بالادەست لە زی و ئەو شتانە دروست کرا بوو هەندێکیان ئەوانە لە مادەی سفر نحاسی پێ دەرێن دروست کرا ئەوجا مامۆستاوە تەمەنێکە لە ناوە هەموو شتانت بەسەر بردوویە چۆن بوو ئەوە هەڵبژار بە خودای ئەوە ئەمن ناوی لێدەنێم هونەرێکی خۆشەویستی هونەرێکی خۆشەویستی بەرامبەر بە کەلتوری نەتەواتی خۆمانە پاراستنی ئەوانە پاراستنی هەرچەندە ئەزیەتی زۆرە یعنی وەکو لە راپۆرتەکەشدا دەیبینن ئەو شتانەی کە زمانی کۆنن هەندێکیان قابلی تێکچوونن وەکو مافور و بەڕە و جاجن و بەرماڵ و ئەو شتانێک کە لە زمانی کۆن بەکاریان نایە لە خوری دروست کراون ئەوانە هەندێکیان قابلی زوو تێکچوون و ئەوانن دەبی زۆر بەردەوام چاودێریان بکرێتن هەروەکو شاهینخان ئەو پاراستنی ئەو شتانێک گرتیتە ئەستۆ دایان پارێزی بە بەردەوامی زوولیان پێ دەکات لە شوێنێک و بە شوێنێک دایان گوازێتەوە دیکۆریان دەگۆڕی لەگەر ئەوەشدا ئێمە دایمەن بە دەرمانێکی تایبەت چاودێریان دەکەین لەوەی حەشەرات و بابرێم ئەو زیندەوەرانێک کە دەبنە قابلی تێکدانی ئەو شتانە نەمینێ باشەوە چەندین ساڵە ینی لە خانەقینەوە بۆ زاخۆ لە هەموو سەرتاسەری کوردستان کەلوپەرت کۆ کردوتەوە بە تایبەتی چووی یانیش بۆت دەهاتن زۆر بەی زۆریان لەگەر ناوبانجی شوێنەکە دەبینن بە خۆیان دەینن زۆریشی بە سارەی خۆمان چوینە لە بۆ نمونە زۆر زادەبینی ئەو کۆچەرانی زیاتر ئیشیمە لەگەر ئەوان هەیە لە دەوروبەری هەولێرن و دەوروبەری سلێمانین و لەو شوێنانە دەچینە ناویان دەگەڕێن دادەنیشین لەگەریان هەندێک لەو کەلوپەلانیان لێ دەینین لەو شوێنەدا دەپارێزی گوتت هەیە بە دیاری بۆ هاتووە ئەوهایان بۆ هەناوی هەیە بە پارەشت کردیوە بەێ زەرەرت نەکردوە تا ئێستا بەشی زۆری بە پارا دەکڕم بەشی وڵای زەرەر چیان هەرزان دەفرۆشنە و کەلوپەلانە لە ناو بازاریان ئەوانە شتێکی بازاری نین برم دەفرۆشێن لە ناو بازار و هەرزانن یان گرانن ئەوانە شتێکی تایبەتن ینی زۆر بەدەگمەنیشن نەک برێم ئەوە ئاسان پەیدا بکەن لە بۆ نمونە دەبینی شتێک هەیە لە شوێنێک کە پەیدا نابی لای ئێمە نییە ئەمە زاری وا بووە چۆن تۆ دەچی داخوازی کچێک دەکەی بۆ کوڕێکت بەو شکلە لێهان دەکڕی نەک بە شێوەیە کە بچین وەکو بازار بتن ئەوە بۆندەی لیان دەکردن کە بینین لەوێن دەدان لەگەر ئەوەشدا پاراستنی ئەو شتانە مهمە مانەوەی مهمە باشە ئەگەر باسی کۆنتترین پارچەم بۆ بکەیت کە لەناو ئەو هەموو کۆمەڵە بابەتانەدا هەیە کە قەدی من و باوەڕ هەبی پارچەی زۆری تێدا کە کۆنن ناتوانم ینی تەشخیصکەم زۆری تێدایە کۆنن بەڵام هەیە بەهێزە دۆ تێکچوون تێک ناچێ ئەوانە باشترن ینی وەکو نمونە لە بووە ئەو جانتایك بە خۆت ناسیتەوە خارمانە ئەوە تێک ناچێ ماوەیەکی زۆر دەبینێ بەس لە هەمان کاردا دەستکردی ئافرەتێکی کوردەواری خۆمان هەیە دەبینی جانتایەکی بە خوری دروستکردێ بە ئەوانە قابلی تێکچوونن ئەوانە دەبیات پارێزی ئەوانە دەوی زیاتر بێ باشە چ شتێک هەیە کە بە دڵ و ستوتە نەیانداوێ کامیرەیەکی فۆتۆگرافەری زمانی بەرێ ئەوەی لە بن قەلاتێ ڕسمی ڕەشوسپیان پێ دەردەینا لە ناو کامیرەکەشدا دەیان شوشتووە خزمێکی خۆمان هەیە بوو دوسێ زاداوام کرد ئاخری وازم لێنە پێیان نەدام نەیدایی لێرەوە داوا دەکەنەوەش دەتە بەوەی هەموو شتەکانت تەواو بێ چه جگەلەوەی کە ینی بۆی منە نەیانداوی بەڵام پارچەیەک هەیە بە دوایدا دەگەڕی نایدۆزیەوە
بەخوای ئەو کامیران زۆر مهم بوو زۆر بە دواشتی داگەڕام ئێستاش هەر بە دوایدا دەگەڕێم کامرایەکە حەز دەکەم مەگە لە شوێنەکە بی بۆمان بینن ئەمە هەر هیچ چۆنێک ساڵێکە بەخوای زۆر لەو کۆنانە نییە ینی برن ساڵێکە بەس مهمەکەی لەوەیدا شێوەی ڕسمگرتن و شۆردنەوەکە و ڕەش سپی ئەوانە دەگەڕێتەوە لە ساڵی 60ەکان و هەفتاکان بگرە بە خواردتریش بەڵام شتێکی دیکۆرەکە مێژوەشی بن قەڵاتی هەولێرێ پێشانێکە هەبوو لەوێندەرێ ڕسمیان پێدەگرت خەڵک دەسوو ئەمن بەخۆم لەسەر ئەو کامیرەیە ڕسمم گرتیە لە بۆ ئەو کاتی پێیان دەگوت تەسکەرە نفوس لە منداڵیۆ بۆیان دەرێنان بۆ قوتابخانە دروستە لە پارچەکانی تری کوردستان چیت کۆ کردوتەوە بەخوا لە پارچەکانی تری کوردستان دەکشتی بابرێن زەردەشتیمان هەیە لە ناو جامخانەکە دامناینە ئەوە بە تایبەتم دانیان لە ڕۆژ هەلاتی کوردستان هێناومانە بابرێن لۆمان هاتیە لە دوو تفەنجی ڕەشکەشم هەیە ئەوشی باکووری کوردستانن زۆر بە شێوێکی جوان دروستکرانە لە سەدەف و لە ڕۆز و ئەوانە پێشانینایە ساچمەزەنە کە کاتی خۆی بە ماش و باروت ئیشی کردێ باروتیان تێکردە ماش لە باتی گولەکەی بەکارێن هینا بۆ چۆلەکە کوشتن ئەوە ساچمەزەنە باشە تو دەچی ئەو شتانە بە خۆت کۆ دەکەیەوە هەیە داوات لێکراوە شتێکیان پێ بدەینەتەوە بە زۆری زۆر زار وە بە شاردویتمەوە لۆی کەس نەیبینێ نەکو لێم بسین بەێ بەس ئەو شتە قابلی دیاریکردن نیە لەبەرەوەی ئەمە شوێنێکماندانە کە تێماندا کۆ کردیتەوە لۆی دوا ڕۆژێکی هەبی بۆ گەلەکەمان بتوانین بکەین مۆزەخانەیەکی نیشتمانی ئەمن دایمەن لەسەر ئەو بیرۆکە هوەریە ئیش دەکەم کە ئەو کەلوپەلانە زارێ لە کۆناغی پاراستنن زۆر زاریش پێیان گوتوینە کە هاوکاریتان دەکەین بیپارێزن ئەو شتانە ئەمە سارد نەکردیتەوە وای کردی ئەمە دایم گەرم بین لەسەرەوەی کە ئەو شتانە بێلینۆ لای خۆمان بۆی ڕۆژێک دابێتن حکوومەتی هەرێمی کوردستان هاوکاریمان بکاتن لە شوێنێک بیپارێزی ئێستا خەڵک دەتوانن سەردانتان بکەن بەێ هەموو کەسێک بەخۆڕایە بێ بەرامبەرە و هەموو کەسێک دەتوانێت سەردانمان دەکاو بەێ دێتن و ڕێزیشی لێ دەگرین ڕێز لە کەنالەکانی ڕاگەیاندن دەگرین ئەوانی دێن هاوکاریان دەکەین ئێمە شتێکی خۆشەویستی هوەرێکی کەلتوری میلەتی کۆمان دەتەوێت پرۆژەکە بەرفراوانتر بێتن بۆەوەی هەردەم ویستمانە بەڵام ئەو پێشهاتانێک کە دروست بن وەکو نەخۆشی کۆڕۆنا و ئەوانە وایان کرد کەمەکە ئەمە یعنی بەڕاستی بکەوینە خۆناغێک بیر لەوە بکەینەوە هەندێک زار برێن لەوانێ پێمان نەپارێزری تۆزە قۆرسە باش مامۆستا زۆر سپاسیاتە دکەم ئەمش سوپاسین گۆ دەکەم سوپاسی کەنالی 20 دەکەم ئەو دەرفەتەی دیت لەگەر ئەو بەرە بەیانە بمەمیوانی ئێوە زۆر سپاستا کەریم شێخانی خۆدیەکیش گەنجینەیەک جوان گەنجینەیە هەری گرنگ ناوارێما کوردستانە بگومانە بەحسە گەنجینەیە کللتوری فلکلۆری کەلوپەلێن کەڤن دکەن زۆر سپاس کە لەگەڵ من vêca em ê bevkarên xwe re ji nav bajar û başarekên Kurdistanê em ê bişopînin rewşê bizanbin çawa ye keşawa çawa ye rêjeya tuşbûnê û netuşbûnê jê ji xwe her roj yanî dizê debûnê de bi taybetî nava bajarê dihokê de digel hevkarê xwe re Rejîn Ehmed em ê zêdetir zanyariyan werbigirin Rejîn roj baş ji mir bêje rewş çawa ye ji bilî koronayê çi tiştekî dilxweş heye li bajarê dihokê بله گلستان سپیده تجی باش بیتن دیارک واز دست پیکی باس لکشو هوای پاریزگاه دو گیب کم که همو سالان وی دمی کشو هوا گلک جدای جبر کو هدی کشو هوای برف سرمایه وجد لی اف ساله هر گرمه تانو کجی گرمه لیل دمی سپیده هی آب شوی پیچکی فینیک بیتن لی هر نیورویا گرمه جبر کو که اف ساله همی شوازن خوب جدای دیارک و دست قایویجی جدا بیتن لورا افریقا سپیده پیشبینی تکرین که حتی 25 پلین سیلزی بده لگل هاتنا روزه و بلند بونا روزه اف پلا هشتا بلند بن حتی 37 ایجی بچیتن لیب شوی لپاریزگاه دو که گلک خوشه گلک هکود بیشن فینیکه بس لندی جیب کم کسبده هیا
gelek xelek ji bo werzişkirinê dihêtin di nava parkê da. Li vê dawiyê Gulistan diyare ku rêja keskatiye ta 20 sadil parêzgeha dûkê çuya ev ê jî kartêkirin hindê kiriye spêdehiya xelek beref parka bêtin. Ev parka eslê ku ev parke taze hatiye dirustkirin. Xelkekê zor li her spêdehiya li dem ji mêr 4.5 bû 5 têne vêrê bi werzişkirinê ku pitiriya wan bi rastî jî ez bêjim bi temenin ku ew kesin li vêrê têne dîtin ji ber ku diyarek ku ew heşxût ken û êdî dibêtin siheta wan ya parastî bêt lewra pitir kesên dihêne vêrê dîtin ku ew kesên werzişê dikin ku bi temen bûyne. Ev ê jî ku xelek pitir bêhta parka ku ev tiştê harîkar ku xelek pitir cavê xwe bidete parka ew e ku li vê dawiyê ku rêjeka zor ya cihên hûlên werzişî hatibûne girtin lewra xelek fêrî hindê bû bêhte di nava vê parkê de taybet ev parka eslê ku cihekê taybet wan kesa çêkiriye keşihewayekê xweş çêkiriye ku bi dilê xwe werzişê bikin diyarek ku ez bêjim piştî vê parkê ku kesê bêhte vê parkê werzişê biket naçîte holên werzişî werzişê bikin. بله از گرک سیاست کم رژین از ببینم کو یعنی اف خلقی هم تن لودر سپورت کن جبو تندرست دوا گلک باشه بگمان همش با زخت فشار خوینه مروف جبو دل باشه جبو خپارسنه جی باشه سیاست کم به سوی کو جوی جه خوش و بالکش تدیل مبوی بیبی روزه که خوش و پر برهم جنبين بحثا مجهرة خب كان أو شيء كوما قوتي مي بالغ بكشن سدو مجهراني أي كيجي ما قدان درباس كر بحثا كلو بلين كفن كرو شوانيا كوم كرنا وانا وباراستنا وانا ده نواجه كتابة الباجاري هولاري وجاري جمي بحثا نخشين فيورزي بكن ينكوبين بتايبتي يجي يعني هناك جد بيجن جرك باسيف بشو بكورونا شيء أب نخشي بتايبتي تقول هاتنا كورونا مروف بزيادة صرت كذا تايدت كذا ترصيدة وجا شوا أم خوش بتايا ورزي بباريزن چاوام زنبن کو افتای کاورزیه و هروها خوش نخوشی هم بگشتی بپارزن دیگه دکتر عمر سوچی کو بخوا بسپور نخوشین هنا ودله بس بهت گلمه به دکتر زور بخیر بی باشی تندرستی باشه لگر کارکانی خو پارزی چونی زور باش دران یا جا است ترسی خلق ویا نورمال دزاین کاورز دا گردره یکسر شپولکی پسی و شو به مپیدالین آوانه دیتن بالام امسال کرونا شاید چون لیک جیاب کنوا بەڕاستی ئێستا و کاتێ ئێستا کە لە کوردستان زۆر گەرمە کۆڕۆنا بله و ئەمە بەرەو پاییز دەچین لەوانەیە ئەنفلەوەنزای وەرزش دەست پێ بکاتن اینجا هەردووچیان تێکەڵ کێش بن هەتا زانەکانیش لە وڵاتانی جیهان هەموو باسی ئەوە دەکەن بڵێن لەوانەیە لە پاییز و زستان و کۆڕۆنەکە هەر بەردەوامە بەداخەوە کە ئەو پێشبینانی دەکرا کە گەرمادا بێنامینێ یان بە تێپەڕبوونی کاتکەم دەبێتەوە هەمووی ڕاست دەرنەچوو تا ئێستا ژمارەکە لە زیادبووندا نەکرد لە کوردستان لە هەموو وڵاتانی بۆ ئەخیرە شیعین لە هەولێر و دۆک دبینین ژمارەکە زۆر و بەداخەوە اینجا لەوانەیە پێشبینی دەکرێت زانەکان کە لە وەرزی پاییز و وەرزستان هەر خۆی هەموو ساڵ هەڵامە دروست دەبیتن اینجا ئەنفلۆنزا لەگەڵ کۆڕۆنا خۆیان بکەنە دوو برادر و بێنە ناو لەشی مرۆڤ و تووشی نەخۆشی مە بکەن یعنی ئەو کاتە دەردەکە لەوانەیە سەختتر بیتن ئەوەش پێشبینیە ئینشاڵە ڕاست دەرناچیتن بەڵام ئەوە پێشبینیەکە کە تەوەقوع دەکرێتن شتێکی وا ڕووداتن لە ئایندە لەو پاییزێدا دکتۆر ئێستا مرۆڤ دەترسێت تووشی پەسیویش بباتن یعنی جاران نۆرمال و پەسیوە دەڕوا سێ چوار ڕۆژە دەڕەوە بەڵام ئێستا چۆن خۆمان بپارێزین لە پەتایەکانی وەرزی بۆ خۆپاراستن لەو نەخۆشیانەی کە لە ڕێگەی پڕوشتی دەم ینی هەڵمی دەمەوە یاخود لە هەواوە دەگوازرێتەوە تقریبا هەمیان وەکویەکە ئێمە زۆر باسی کۆڕۆنەمان کرد چۆن خۆمان پارێزی دەتوانین هەمان خۆپارێزی بۆ خۆپاراستن لە نەخۆشی ئەنفلۆنزاش بەکاربێنین چونکە لە ڕێگەی دەمەوەدە وەکو ئەو نییە بۆ نمونە باسی کۆلێرە دەکەن دەبی ئاوی بکڕێنی و سارد خۆی سەوزە و میوە نەخۆی ئەوە میکرۆبەکە بۆ نمونە کۆلێرە لە ڕێگەی دەمەوە نەقڵ دەبێت بە ئەمە لە ڕێگەی کۆندانی هەناسەدانەوە دەستە ژوورەوە لە ڕێگەی هەڵمی یاخود پڕشتی دەمەوە یاخود لە ڕێگەی هەواوە اینجا خۆپاراستنەکان بریتی لەمانەی خوارەوە یەکەم دەستشتن چونکە زۆر جار مەثەن ئەگەر دەستدا شتێکیان تەوقەت کرد لەگەر کەسێک لەوانەیە ئەو شوێنیان ئەو کەسە میکرۆبی پێوەبی کە دەستتدا دەستی ئەو کەسە دەستتدا دەمت لوتت میکرۆبەکە گوازرێتەوە بۆ تۆش بە دەستشتن ئاسانترین ڕێگایە ڕەنگە زۆر جار دەپرسن دەستمان بشۆین بە ئاو سابوون باشترە یان بۆ معقیمات کە ئەوەی هەیە بە ئەلکۆهۆل تاوان ئاو سابوونەکە باشترە
لەبەرەوەی هەموو چڵچی پیسێکی لێ دەکاتەوە. وایە. ئەوە گرنگترین ڕێکێک لە گرنگترەکان. دووەمین ئەگەر دەچێت شوێنی داخراو، ئەگەر دەچێت شوێنی قەڵەباڵغ پێویستە ماسکەکە ببەستی دەمامکەکە. دەمامک لە بۆ دووشت یەکەم ئەگەر تۆ هەڵگەری میکرۆبی نایلی بەرامبەرەکە توش بیتن یان میکرۆبەکە کۆڕۆنەبی یان ئینفلۆنزەبی یا حتا میکرۆب بەکتریاش بیتن هەر میکرۆبەک لە لووت لە دەم لە هەناسدان بێتەوە بەو ماسکە ڕێگری لێ دەکرێت. ماسکەکە زۆر زۆر گرنگە و بۆ ئەو کەسانش کە خۆیان هەست دەکەن مەثەڵەن من ئەوڕۆ هەست دەکەم تام لێە کۆکەم لێە دەبی فەوڕەن ماسکە خۆم بەستم ئەگەر چوومە دەرەوە بۆ خۆم توش بوومە بەڵام نامەوێت کەسانی بەرامبرم توش بیت یان ئەگەر دەچمە شوێنێکی قەڵەباڵغ ڕەنگە کەسێک هەبی لەو شوێنە هەڵگەری میکرۆب بیتن ئینفلۆنزای هەبیتن هاتوتە ئەو شوێنە بۆ نمونە لە مزگەوتە لە حەفلەیەکە لە قوتابخانەیە لە پۆڵە پێویستە ئەو کەسێک کە هەڵامەتی هەیە کۆکەی هەیە خۆی نێتە ئەو شوێنە باشە بۆ خۆپاراستنی کۆمەلگا بەڵام ئەگەر ئەو هەستی نەکردیان نەیزانی ئەگەر تو چێ شوێنە پێویستە ئەمی توش دەمام کرد بەستی فدووەمین نقطە عین دەمان بەستان زۆر مهمە ماسک و هەروە بۆ دکتۆر و بۆ پزیشکیش دەبی دائیمەن کە تەعامل لەگەیەک دەکەن بەڕێی من دەبتەشتێکی ڕۆتینە لە پاش هەموو دکتۆرێک لە یادەی خۆی لە خستخانەی دەبی ماسکەکەی بەستابی پێشانوان نەبوو ئێستا ئیتر دەبی وا بڕواتن تا کاتێکی نادیار دکتۆر پرسیارێک هەیە زۆربەی خەڵک لێ دوودڵ دەبن دەڵێن ئەوانەی کە زوو یان تووشی بۆ نمونە پەسی و هەڵامەت و ئەوانە دەبن کەواتە بەرگری لەشیان بەقوتە بەڵام ئەوانەی کە توش نابن کەواتە بەرگری لەشیان بەقوت نییە ئەوە دروستە ئەو بە پێچوانەیە یعنی ئەگەر یەکێک بەرگری باش بیتن توش نابیتن یان بەس ئەگەر بەرگری کەم بوو احتیمالە توش بیت ئەمە نقطەی سێمیش با لەبیر نەکەین خۆپاراستنەکە دوورکەوتن یعنی ئێستا من و تۆ دەبی 2 مەتر لە نێوانمان هەبی ئەوە 2 مەتر دەبێتن ئێستا 2 مەتر کەمترە باشە بەڵام 2 مەتربی باشترە بەڵێ لە کاتێک کە کەسێک دەکۆکری دەپشمی ئەو 2 مەترە زۆر زەرویە بەڵام من نەکۆ دەکۆکم نە تۆش دەکۆکی ڕاستە ئەی ناکەگە 2 مەتریش کەمتر بیت بەڵام 2 مەتر زۆر زۆر مهمە دوورکەوتنەوە لە یەکتر 2 مەتر لە کاتی تەعاملکردن لەگەیەک ئەو سێ چار نقطەیە گرین کلیلی خۆپاراستنی نەخۆشیەکانی کۆندامی هەناسدان کۆرۆنا و ئینفلۆنزا هەر هەڵامەتێک هەر کۆکەیەکە لە سنگەوە دەربیستن باوانە دەپارێزرێت باشە دکتۆر باسی بەرگریمان کرد چه پشکنینێک پێویستە هەر مرۆڤێک زوو بیکە بۆ ئەوەی لە ئاستی بەرگری جستەی خۆی بزانێتن لە چی کەما لە چ ڤیتامین و بەرگری و ئەوانە بەڕاستی ئەو سوالە ینی لەوانەیە زۆر گەورە بیتن یعنی ناتوانرێت و بە هەموو کەسێک برێ بڕۆفاسی یعنی چت کەمە و چت کەم نیە بەڵام ئەگەر کەسەکە خۆی لە قانونی پزیشکی کەسێک بۆ نمونە چەند هۆکارەکەنە ئەو کەسانە دەبی بچن خۆیان پشکنیت نەکەم و کەسێک یعنی بۆ نمونە کەسێک کە جگەرە کێشە دائیمەن مەناعی سیەکانی کەمە لەبەرچێ هەو جگەرە هەوکردنی دروست کردی ئەمە ئیفرازاتی زیاد کردی زیاتر معڕەزە کەسێک کە شەکرەی هەیە کەسێک کە شێرپەنجەی هەیە کەسێک کە نەخۆشی درێژخایەنی گورچیلەی هەیە کەسێک درێژخایەنی نەخۆشی جگەری هەیە و ئەوانەی کە شێرپەنجیان هەیە بە شێوەی گشتی یان ئەو کەسانێک کە مەجبورن دەرمان بخۆن مەناعیان کەم کاتەوە بۆ نمونە کۆرتیزۆن یعنی چەند خاڵێکن ئەوانە ئەگەر لەو کەسەدا هەبوون ئەوانە پێیان دوت مەناعیان کەمە پێویستە ئەوانە زۆرتر ئاگیان خۆ زووتر پشکنین خۆیان کرد بەڵام پشکنینێک بڵێ ڕۆتین بکرێتن بۆ مەناع ئەمە عادەتەن نایکەین إلا لە حالەی سەریری ئەگەر نەخۆشەکە شتێکی هەبیتی زۆرترین کە باوە دەکەین ئەمە بەرگری لەش چییە خڕۆکەی سپەکانە ئەم ئەوە دەکەن ژمارە خڕۆپەکە سپەکان چەندە خانەی لیمفۆسایتە چەندە نیوترۆفیلی چەندە ئەوانە شتێکی بەسیتە پێ دەگوتن CBC بەڵام بۆ ڕێژەی ڤیتامینات و ئاسن و کانزاکانی تر لە لەشیە عادەتەن ئەگەر نەخۆش نیشانەی نەبیتن بۆی ناکەن بەڵام ئەگەر لێ دیار بوو کە نیشانەی هەبیتن کەم خوێن بوو یاخود قش هەڵوەرینی هەبوو یان ئازاری ئێسکەکانی هەبوو لە ڤیتامین دی بکەین و ڤیتامین سی ڤیتامین ئەی بۆ هەروەها ئاسن و زۆر ڤیتامین تریشنەکەوانە لەوانەیە بۆ تۆخمەکردنی بۆ تونکردنی بەرگری دەش پێویست بیت باشە دکتۆر پەتای وەرزیەکە چەند ڕۆژ دەخایەنێ نیشانەکانی چیە تۆزێک جیازی لەگەڵ کۆڕۆنا پەتای وەرزیەکە عادەتەن کتوپڕ دەست پێ دەکات لە خلالی چەند ڕۆژێک یعنی گواستنەوەی زۆر ئاسانە و
بە 1-2 ڕۆژ یعنی ئەگەر من هەم بی ئەمڕۆ لەوانێت تۆ سبەش هەڵاماتت لێ بە دیارکەویتت ینی زۆر زوو بە دیار دەکەویتت و نیشانەکانیشی بریتێ لە تا سەرێشە سوتانەوە و ئازاری قورگولوت و کۆکە و ئازاری جوبەکان داهێزرانی لەش تەرکیز نامێنێتن تااقەتی نامێنێ و لە ئەنجامی تایەکەش ئیشتیهای کەم دەبتەوە و هەموو ئازاری ماسوولکەکانی دروست دەبێتن ئەبە شێوێ ئەگەر هیچ تووشی ماک نەبوو ینی مضاعفات ناوانێت چەند ڕۆژەکە تا هەفتەک و یان 2 هەفتە چند دەبیتەوە بەبێ ئەوەی هیچ دەرمانێک بەکاربیێت بەڵام هەندێک جار تووشی ماک دەبێت تووشی مضاعفات دەبێت ینی لە کۆندامی هەناسدان بۆ نمونە لە لوت و جووبەکان تووشی التهاب جۆئەنفی دەبێت یان تووشی هەوکردنی سیەکان دەبێتن و هەندێک جار خۆی ڤایرۆسەکە بە تایبەتی لەوانەیە کە مەنعیان کەمە یان عمریان گەورەیە یان عمریان زۆر گچکەیە لە 2 جەم سەری عمر بە 2 ساڵ کەمتر یان لە 65 بەسەرەوەتر لەوانەیە ڤایرۆسەکە بستە ناو سیەکانی یان بستە ناو مێشک یان بستە ناو جگەر یان بستە خوێن یعنی ئەوەش هەیە کە ڤایرۆسەکە تووشی مضاعفاتی بکات بەس بە شێوەیەکی گشتی ڤایرۆسی ئەنفلۆنزا ئەمە تێدەپەڕی بە خلالی هەفتەك 2 هەفتە نەخۆش چاپ دەبتەوە بەبێ هیچ بە دەرمانێک بێگومان هێژای گوتنەیەک و ساڵانە بە هەزارەها کەس بەهۆی پەتایی وەرزی گیانیان لە دەست دەدەن ژمارەکەش زۆر بوو ئەوش ناسرا پاشەوەی کە کۆڕۆنا بڵاو بوو پێشتریش هەیە وەحسایەتەنە بەڵام ئێستا زیاتر ترکزی لەسەر دەکەن لەبەر کۆڕۆنا کۆڕۆناکە ڕێژەی مردنی کەمەک زیاترە و گواستنەوەی زۆر خێرایە بۆ نمونە لە سین دەستی پێکرد لە شاری وهان گەیشتە ئەو پەڕی دنیا لە خلالی چەند مانگە یعنی کوردستان ئێمە ئەگەر سیر بکەین ئەوە لە مانجیەک دەستی پێکرد ئێستاوە دەستی پێکرد لای ئێمە زیاد بیتن ئەو نەخۆشی کۆڕۆنایە وەرە ئینفلۆنزاش ئەو سێ جۆری هەیە ئەیوبیسی بە تایبەتی ئەیەکە ئێمە لێترسێن یعنی شەپۆلی هەیە ینی لە دنیا تاو نابیتن زۆربەی ڤایرۆسەکان وانە ئەگەر لقاحێکی فعال نەبیتن لە دنیا دروست ئەو کۆتایی پێناهێتن مەتەنە شەپۆڵک دێتە ئێرە دوای دەستە وڵاتێکی تر دەستە ئابە شێوەیە و بەردەوام دەبیتن لەگەڵ مرۆڤ چکە کەسانێک هەنە هەڵگری میکرۆبەکەنە کە دەستنە شوێنی قەڵەباڵغیان لەگەڵ خۆیان لاوانێ بە ئاسانی دەیگوازنەوە بۆ کەسانی تر اینجا باشترین خۆپاراستن ئەو شتانەیە کە باسمان کرد دەستشتن دەمامکەکە و دوورکەوتنەوە بەڵام ئێستا بۆ ئەنفلۆنزا ئیوەرزی ئەو چەندەها ساڵە لقاحیش هەیە ینی دەرزی پێکوتان هەیە ئەو دەرزی پێکوتانە دەبی ساڵانە دووبارە بکرێتەوە چ مانگێکە ئەوە مانگێک تایبەتیان بۆدانەوە یان هەروە مانگی نوێنە چەند 2 هەفتەمان مایە دەبی دەست پێ بکەیت و ئێستا زانەکان لەو زۆرۆفی ئێستا وار ڕادسپێرن پێویستە هەموو کەسێک لە مناڵی 2 ساڵیەوە بەسەرەوە وهتا هەندێک ئێستا راپۆرتەکان لە 6 مانجی بەسەرەوە دەبی هەموو کەسێک بکوترێتن ساڵانە هەموو ساڵێش دەبی دووبارە بکتەوە دەبی ئەو لقاحەکی نوێبی هی ئەو ساڵبی دروستکرابێت نەک لقاح تاریخ کۆبی چونکە لۆ ڤایرۆسی ئەنفلۆنزا ڤایرۆسێکە لە کۆڕۆنەش خراپترە ئەگەر سەیری بکەین هەموو ساڵ خۆی دەگۆڕی یعنی دژمنێکە ئەتوو 1000 تووشت بوو ئەگەر عینی ئەو کەسە بیتن بێتەوە مەناعەت هەیە ناتوانانی پێ زەفەر بەڵام ڤایرۆسی کۆڕۆنا ڤایرۆسی ئەنفلۆنزا خۆی دەگۆڕی ئەین زلی بەرجی خۆی دەگۆڕی دێتە ناو لەش ئەمانە عنای ناستەوە دەست پێ دەکات هەوکردنی ئیلتیهاباتی خۆی دروست دەکات ئەجە ڤایرۆسەکە هەیە دوو گۆڕینی هەیە ساڵانە خۆی دەگۆڕی لەبەر هەموو پار توش بووی ئەم ساڵی تووشی ئەنفلۆنزا دەبێەوە واشنە چەند ساڵێک ئەو گۆڕانکاری گەورە دروست دەکبیتن کە دەبتە هۆی خەڵکەکی 1000 زۆر توش بیت باشە اینجا لەبەر ئەوە لقاحەکە نایانزانین چ بگوتێنە بکات هەموو ساڵ لقاحەکە دووبارە بکرێتەوە ئەگەر نە دەرەقەتی ئەو ڤایرۆسی نایەن ڤایرۆسی ئەنفلۆنزا هیوادارین کە لقاحێکەوەها باشیش بۆ کۆرۆنا بدۆزرێتەوە زوو خەڵک بتوانن بەدەستیان کاوێت چونکە چەند وڵات ڕایان گەیان بۆ کۆرۆناش تقریباً چەندەها پرۆجێکت مەشروع هەیە دەستیان پێکردیان بەڵام هیچیان نەگەیشتنە قەراری کۆتایی تۆ سیر کە بۆ لقاح ئاسان نییە ئەوەی ئێستا دەکرێت زۆر خێرا کرایە پرۆسەسەکە یعنی بەڕێی من لەوانەیە خطوڕەتیشی هەبی لە بۆ مستەقبەل چونکە تو لقاحێک وەردەگری لقاح بە شێوەیەکی گشتی چییە بەشێکە لە میکرۆبەکە دەیدەنە مرۆڤەکە هەتاوەکو بەرگری دژەتەن دروست بیتن دژی ئەو ڤایرۆسە شەرت نییە یەکەم جار ئەو ڤایرۆسە ئەو لقاحێکە کردیتیان لە 100 سەلامەت بیتن یعنی
بتپارێزی بە کاملی باشە و هەروها لەوانەیە دژەتەنە دروست بیتن ئەو دژەتەنە لە باتی لە ڤایرۆسەکە بدا لە لەشی خۆت بداتەوە یعنی ئەوە علمیان هەیە هەندێک زارلقاح کە وەری دەگری بە پێچاوانەوە کار دەکاتن دەبتەوە هەوکردنی مێشک هەوکردنی بڕبڕی دەماری پشت و هەروەها دەمارەکانی دەست و پێ و لە بێژیشە قسەک هەیە لە عیلمەکە چەند پێکوتان زۆر بیتن ینی لقاح زۆر بیتن نەخۆشیەکانی پێیدر مەناعی ذاتی ئۆتۆمین دیزیزس ئەوانش زیاد دەبن کەواتە هیچ شتێک نییە تو شتێک وەردەکەی دەبی زەریبەکەشی بدەیت لایەنش کە لەوانەیە زەرەر پێ بکات درستە دکتۆر لەگەڵ ئەوەی کە نەخۆش بوون ووناگەر پەتای وەرزی هەبێ هەندێک بابەتی سروشتی وەکو گوڵوگیەوە ئەوانە بەکاربیینە لیمۆنە زەنجەبیلەوە ئەو شتانەیە هیچ شتێک نییە بەرگری زیاد بکاتن ئی لە شتی سروشتی بەڵام پێویستە شتەکان هەمە زۆر بین ئەمە نەک بچین یەک شتێک بگرین ئەویت کە بەجی بێرین بۆ نمونە ئێستا لەو ڕۆژان نەخۆش دێتە لامان لەبەر کۆڕۆنا لە دکتۆر وڵات زۆر چوم سیر و پیاز و مایدەی خۆی دەشتنەوە دەرە شەو ڕۆژ ئەوم دەخوات هەیە پەنا دەباتە سەر حامز و لەیمون ئەوانە هەموو هەناوی خۆی سوپاندی بۆ ترشت وەکتیزا بواە هەیە دەچیت دەرمانی جایی لە عتارەکان دی دەیخۆ نازانین چی دەدا تووشی کێشەی گەورەتر دەبیت بەڵام بەڕێی من ئەو سەوزە و میوەی هەیە کە خوددا داینایە لە بۆ بەشەر بیخواتن هەر یەکە و دەرمانە چ تێدایە هەر یەکە و بە شێوەیەکیش دەکاتن کە بەرگری لەش بەرز کاتەوە کەواتە شتە سروشتیەکان کە بۆ نمونە نیسکان نۆکە چەرزاتە لە سەوزەوە کاتە لە دانەوێڵەکانە نییە لە هەمویان ماستە پرتەقاڵە میوەکانە هەمویان پێویستە بخورێتن لەبەر ئەوەی هەریەکە و لەوانەیە بەشێک لەو تشتانەی تێدا بیتن کە مەناعی بەرز دەکاتەوە درستە زیگەرێک سپاسات دەکەم دکتۆر و بێزبێتت گەلمەبوویش بۆ زانیاریێنتە بێگومان دکتۆر ئەمار سوچی پسپۆرە نەخۆشیێنە ناو و دڵ وێز بهێتت گەلمەبووی بێویە تەندروستێکە باش و ڕۆژەکە خۆش گەلێک سپاس بێت ئەمڕۆ شەسەقای هەفتوورە بشۆپینم زانبن لە باژار و باژاکەن کوردستانێ وی چاوابێز باوەڕکەم پچێکی گەرمە ئیرۆن زال جەمەل ستۆدیۆ گەرمان زاوی لە دەرەوە گەرمە
ما هەردوو بابەتم جارێ خۆشۆپاندن یەک و دەستپێکی بە ماماژە پێدایی و دوم جارێمە هەنە یەک جوانە گرنگیدان بوو بکە لە پورین کوردی زلامەکە 20 ساڵە شتەمەنیخوا دەرباس کردە دپاراستناوادە و کۆمکردناوادە ئەرۆ هەمژارە دوێمژی پەتایە وەرزی بوو ئەم کوونە خۆشیێن وەرزیە کوتێنەڤە گواستن بریانە سەدانە یانجی دگەر لێ گوهرتنە وەرز بەکو ئەلەرجیک بێژی ینی حساسیت بە هەستیاری بێژی لێ مەزێدەتر بەحسایە کۆندامێن هەنا سەدانێ دان و دل دەڤی وەرزیدا منهاژی بەردەوام بکەن دناوە گەراخوا دناوە تۆرە پامنێرن کوردستان 24 دەژی مێ باڵێ بکشێنن لەسەر ڕۆژهەوا باژارێ سلێمانیە گەلۆچایە دگەر هەفکارەخوا داریا کەمال ژناوە باژارێ سلێمانی وێ دگەن بێ دالیا بەیانی باش چلجەمتە هەیە لەمێژ هەداخڵنەوە بووی نەمان بینیوی باشە خۆیاتکە دەنگێم ناگهێ دالیانەها دەنگێم دیگە ئێوێ نایمە بێجە ئەم مەجبورن شتێکی کات بکەن حتاکو دەنگێژی بگێ من دازان بم دالیا بەحسا چ دکەن بەسا هونەرمەندێکی بکەن کو ژە باژارێ خارپێتەیە باکوورێ کوردستانەیە وێنەی گەرەکە نیان کو وێنەیە گەرەکە تاخەکە دیرۆکی یێوی باژاری چێکریە یان کو هلاندیە وەکو ئەو دوێژێ باشە. فۆتۆ ئەنکو دیبەنێوی باژاریە باکوورێ کوردستانی یە دیرۆکی ئەگەر هەفکارە من ئالیکار من باشە لەسەر دار دەنەخشینە و دیرۆکاوێناژی دەگەرەش بۆ 800 ساڵی بەرینها بتایبەتیژی ئەو جهێن کووناوێوان دەلیستە شنوارن جیهانی ژالیە یونسکۆ بە هاتیە تۆمارکردن یعنی یەک ژمیراتن یونسکۆیە جهێنکەونەوارە دیرۆکیە لە گۆر پرەنسیبن یونسکۆیە هاتنە تۆمارکردن تێدا ئەو بتایبەتی دەنەخشینە و چێتکەکان بەفدورە بینن ویکاری. فاتح باقر هونەرمەندێکی شاری خارپێتی باکووری کوردستانە. مێژووی ئەو گەڕەکەی لێ نیشتەجێیە لە سەردار دەنەخشێنێت بۆ ئەوەی لە بیرەوەری و هزری هەموو کەسێکدا بمێنێتەوە کە مێژوەکەی بۆ 800 ساڵ لەمەوبەر دەگەڕێتەوە. ئەو هونەرمەندە دەڵێت ئاماژ لە کارەکە ئاشناکردنی کولتور و گەڕەک و کۆڵانەکانی شارەکەیە بەنەوەی داهاتوو. İşte şu anki yaptığımız görseller 1800'ler işte Cumhuriyet'in başları, Osmanlı'nın sonları. وێنەی گەڕک و کۆڵانەکانی شاری خارپێت لە سەردار دەنەخشێنم بۆی لە بیرەوەری هەموواندا بمێنێتەوە دەمەوێت ئەو شارستانی گەڕەکەکان بەنەوەی داهاتوو ئاشنا بکەم بەردەوام دەبم لەسەر کارەکەم چونکە ئامانجێکی گەورەم هەیە هیچ شوێنێک نامێنێتەوە لە سەردار نەینەخشێنم بە تایبەت ئەو شوێنانی لە لەستی شوێنەوارە جیهانیەکان تۆمارکراون. گەڕێکی خەربوت کا لەلایەن هونەرمەند فاتح باقیرەوە لەسەر دار دەنەخشێنرێت بە یەکێک لە گەڕەکە کولتوری و ڕۆشنبیریەکانی شاری خارپێت دادەنرێت. لە گەڕەکەکەدا چەندین کڵێسای مریەم و مزگەوتی کۆن و مەنارەی بەرزی تێدایە. بڕیاریشە هەموو ئەوانە لەسەر دار بنەخشێنرێن. زۆرینەشیان لە لیستی شوێنەوارە جیهانیەکان لەلایەن یونسکۆ تۆمارکراون. پارێزگای خارپێت لە باکووری کوردستان بە یەکێک لە شارە مێژووی و هونەریەکان دەناسرێت. ساڵانە دەیان چالاکی هونەری و ڕۆشنبیری و کولتوری لەو شارە ساز دەکرێت. بەڵام هونەری نەخشاندنی مێژوو و شارستانەتی گەڕەکەکانی ئەو شارە لەسەردار هونەرێکی نوێیە. بۆیە هەرزوو دەنگدانەوەی هەبووە و خواستێکی زۆریشی لەسەر تابلۆ و وێنەکانی هەیە. بەجێ ئەس باوەڕکەم بێجارێ دەنگێ دالیا بگێ من دالیا دووبارە بەیانی باش لە بێژە دیار نەبووی ئەمڕۆ دەتبینین لە ناو ڕۆژباشی تۆزێک زوو بە خەبەر هاتووی لێ ئەم خوازن ڕۆژهەوا باژارێ سلێمانی بتەرە بشۆپینن کەرەمکە. سڵاو گوڵستان خۆشحاڵ منجارێکی دیکە بەشداری بەرنامەی ڕۆژ باشم کردوانێ من ئەمێ باز لە زیادبوونی ئامارەکانی کۆرۆنا بکەم لە پارێزگای سلێمانی دیارەکەتی تەندروستی هۆشیاری زیاتر دەدابەوەی کە ڕێژەی بەرزبوونەوەی ئامارەکان بە تایبەتی مردن و توشبوون لە پارێزگای سلێمانی لە ئێستا بەراورد بە ماوەکانی ڕابردوو زۆر زیاتر بووە. نزیک کاژمێرێکی ماوە بۆ دەستپێکنەوەی داوامی دام و دەستگا حکومیەکان بە تایبەتی کەرتی تەندروستی بەڵام لە ئێستا ڕێژەیەکی زۆر لە هاوڵاتیان هاتوونە کە بەردەم لە خۆشخانەی عەلیناجی تاوەکو سەرە بگرن بۆ ئەوەی کە پشکنینیان بۆ بکرێ وەک لە وێنەکانە دیارامێ ئاماژە بۆ بم کە ئەم هاوڵاتیانە هاتوون بۆی کە پشکنینی ڤایرۆسی کۆرۆنا بکەن ئەمەش لە چوارچێوەی ئەوەیە کە ڕۆژانە نزیکەی
600 بۆ 500 هاوڵاتیان ڕوو دەکەنە ئەم نەخۆشخانەی تاوەکو پشکنینیان بۆ دەکرێت. گوڵستان دیارە ئەم نەخۆشخانەی تایبەتە بە پشکنینی ڤایرۆسی کۆرۆنا لە پارێزگای سلێمانی بەهۆی ئەوەی کە هاوڵاتیان ڕۆژانە بە شێوەیەکی بەرچاو ڕوو دەکەنە ئەم نەخۆشخانەیە لۆدێکی زۆر کەوتۆ تا سەر نەخۆشخانەکە بۆیە بەردەوام لێسا ئەو پشکنینانە دەکرێت کە هاوڵاتیان گومان دەکەن هەڵگری ڤایرۆسەکە بن بە شێوەیەکی گشتی پشکنینەکان کەم بۆتەوە لە چاو ماوەکانی ڕابردوودا هەلو چوارچێوێژدا کەرتی تەندروستی هۆشداری بە هاوڵاتیان دەدا کە پابندن بە ڕێنمایە تەندروستیەکان بەتەبەتی لە شوێنە گشتیەکان لە بازاڕەکان دەستکێش و دەمامک بەکاربێنن بۆ ئەوەی جارێکی دیکە ڕێبگرن لە بەرزبوونەوەی ئامارەکان وەکو خۆشتان ئاگادارن کە لە ئێستاە بۆی کە ئێمە بەرەو پەتاوەرزیەکان دەڕۆین ئەو پەتاوەرزیانش کە نیشانەکانی لە نیشانەکانی ڤایرۆسی کۆرۆنا دەچێت هەر لەو چوارچێوەیەشدا دیارەکە گومان دەکرێت چەند پەتایەک لە ئەمکانی داهاتوودا بڵاو بێتەوە کە زۆر نزیک بێت لە ڤایرۆسی کۆرۆنا بۆیە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی لە ئێستا چەند ڕێنمایەکی تایبەتی دەرکردووە لە پارێزگای سلێمانی بۆ ئەوەی کە هاوڵاتیان زیاتر پابند بن بە ڕێنمایەکان و ڕێگریکردن لە دووبارە تەشەنەسەندنەوەی ڤایرۆسی کۆرۆنا. هەروە لیژنەکانی قەیمقەمەتی سلێمانی ڕۆژانە سەردانی شوێنەکان دەکەن تاوەکو بتواندرێ کۆنتترۆلی بازاڕەکان بکرێ بەپێی ئەو ئامارانەی دەست کوردستان 24 کەوتووە زیاتر لە 500 دوکان و شوێنیش داخرا بۆی کە لە ماوەکانی ڕابردوو پابند نەبوون بە ڕێنماییەکانەوە. گەلێک باشە بە بیاسا خۆ سەلامەتیش بۆ هەر کەسی دخوازم بێگومان و خۆپارێزی باشترین چارەیەش بۆ vê ڤایرۆسا کوبەڵاو بووە ئەفکارەمەنداریەکەمان ژێناوە باژەر ئێستەمانی گەلێک سپاس بۆتە ئەژنهاژ هیچ چاخەوەیەکی هاتیە کۆم نرخ و بەهای دراڤێن بیانی و نرخە زرد ناوە بازارên کوردستانێدا بشۆپینن کەرم کرد. $100 ئەمریکی بە 123,200 دیناریە 100 یۆرۆژی بە 145,000 دیناری عراقیە 100 پاوند بریتانی 158,000 100 لیرەیە تورکی 16,600 دیناری عراقیە 100,000 تومەنی ئیرانیژی بە 4,800 یە باش داکەتیە مسقالێک زێرە عیار 24 384,000 دیناری عراقیە یە 21 338 دیناری عراقیە یە 188 دیناری عراقیە. لالێکی دەمێ بەحسا بە شاڵ نۆڵ برای بکەن کوبخوا رووسیا و یەکێک جوان سمبولێن هەرێمەکە تایبەتی لە رووسیا کو بەحسا کارێدەستیە ئافرەتان دکە دناوە ناوچێدا ئەو بەژەژی شانازیە وێ کاری دکەن ئەوێ کو ئەس بدەستاندان ئەنجام دەدەن ژبە کو تایبەتمەندیەکەوێ هەر ژالیە کللتوری و فەرهەنگی یا وڵاتی خۆوە کارێدەستی لە رووسیا هەیەمە 300 ساڵە باشی ناوە خانوێن رووسیادا بەڵاو بووە بە تایبەتیژی کارێدەستیە چێکردنە جلوبەرگانج بەکو دیتیە گەلێک خانوێن رووسیژی حتا ڕۆژە ئیرۆ بدەستی خۆ جلوبەرگێن خۆ پشتی چەند ساڵە دوگوهارن ستایلاوی مودێلاوێنە لێ هەمان قماشی ئەونا وێجا چەندین جۆرە شاڵێن سەرمل هەنا کوژموی ئاژەڵان دروست دەکەن بە تایبەتیژی بزنان کام بەفدورە ببینن. لە کولتورە جیاوازەکانی جیهان هەندێک پۆشاک و جلوبەرگ هەن کە کاری دەستن و دەبنە هێما و سمبولی ئەو ناوچانەی کە لێی دروست دەکرێن. بۆ ناساندنی کولتوری ناوچەکەش دەبنە جێگای شانازی کە کارێکی تایبەتە بە خودی ناوچەکە و لە شوێنێکی دیکە دەست ناکەوێت. شاڵی ئۆرێلی ئۆرمبۆگی بەوە لە شاڵەکانی تری سەرشانجیا دەکرێتەوە کە چەنک و ناسکە بەڵام لە هەمان کاتیشدا سەرشان و پشت لە سەرما دەپارێزێت و گەرمی دەکات. ئەمەش بۆ وڵاتی رووسیا تایبەتمەندیەکی بێوێنەی هەیە بۆ هۆی وڵاتێکە لە ڕووی کەش و هەواوە زۆربەی وەرزەکانی ساڵ ساردە و بەفرێکی زۆری لێ دەبارێ و خانمان دەتوانن شیک پۆشیەکەیان بەو شاڵە ڕازاوەتر بکەن. ئەم هونەرە لە داپیرەکانمان و پێشینانمانەوە بۆمان ماوەتەوە کە پێشتر بە شێوەی چنین هاتوۆتە ئەنجام.
ئێستا شاڵی ئۆرنبۆغی کوالەتێکی بەرزی هەیە هەر بەدەست دەچندرێت و لەمووی بزنێکی تایبەتەوە سوفی چنینەکەی بەرهەم دەهێنرێت هەرچەندە ئێستا کارگەکان هەمان کار دەکەن بەڵام وەکو چنینی دەستەکە بارزش نییە چونکە چنینەکە شتێکی جیاوازترە لە ڕووی کولتوریە و باەخی تایبەتی خۆی هەیە لە مۆزەخانەی داونی کە دەکەوێتە شاری ئۆرنبۆغ پێشەنگایەکی تایبەت بەم کارە دەستیە هەیە و گرنگێکی تایبەت بەم هونەرە دەدرێت ئەو داوای کە ئەم شاڵی پێدەچنرێت لە مووی بزنێکی تایبەت بەرهەم دێت کە لە سەرمایەکی زۆر سەخت ئەو بزنە لە دایک دەبێت و مویەکی نەرم و ناسکی هەیە کە ئەو تایبەتمەندیەی پێبەخشیوە و بەو پەڕی ناسکی و تەنکیەوە گەرم و نەرمە هەر بۆیە ئۆرنبۆغ بەم شاڵە سەرنجڕاکێشە لە وڵاتانی جیهان ناوبانگی پەیدا کردووە. پرۆگرامە مایە ئیرۆژی بڤان چەندین بابەت و مژارێن کومە باڵکشان دەسەر بداویتێ لە حتا سبە دووەرە بە چەندین بابەت و مژارێندن دیگەل هەفکارن خۆ ئەمێ ڕۆژ باشێ بدنە دەست پێکردن لە حتاوی ڕۆژێ بمێنن دراوە خێر خۆشیێدا.